بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی کۆبوونەوەی دوێنەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار شکستێنا لە ئێستادا لایەنەکان لە هەوڵێەوەدان کە بە تایبەتیەوەی بەشداری کۆبوونەوەکەیت بۆ ڕۆژی چوارشەممە نیسابی یاسایی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق تاو بکرێ لە ئێستادا لایەنەکان دابەش بوون بەسەر دووبەرە بەرەی ئیتاری تەنسیقی یاخۆ چوارچەوەی هەمانگی شیعەکان کە بایکۆتی دانیشتنی پەرلەمانی عێراقی کردو هەروەها بەرەی سەدر و پارتی و حەلبوسی و نەوەی نوێش کەوانیش بەشدار بوون و چاوەڕوان دەکرێت بۆ ڕۆژی چوارشەممەش بە هەمان شێوە بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بکەن. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین دوای شکستی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق چی ڕوودەدات؟ ئایا هاوپەیمانێتەکان چیان بەسەردێ؟ هەڵبژاردننی سەر و کۆمار ئایا ڕۆژی چوارشەممە دەکرێت یاخود هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندەرێک لە بەڕێزان محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشووی عێراق، دکتۆر دارا محەممەدەمین ئەندامی ئەنجومەنی دامەزێرێنەرانی کۆمەڵی دادگەریمان کردو. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محمود ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆ چوونی بەڕێزت هۆکاری شکستی کۆبوونەوەکەی دوێنی پەرلەمانی عێراق چی بوو کە نەتوانرا سەر و کۆمار هەڵبژاردننی بۆ بکرێت؟ دوو مشکلە هەیە، یەکیان لە ناو ماڵی کوردیەوە، یەکیان لە ناو ماڵی شیعە. ماڵی کوردی ڕێنەکەوتبوون لەسەر کاندیدێکی هاوبەش کە مەبەست لە ماڵی کوردی ئێستا بۆ بە یەکێتی و پارتیانی ئەگەر ئەوان ڕێبکەوتنایە شیعەکانیش ئەیانتوانی ڕێبکەونانی شیعەکان هەر بۆ بە هین ینی بە عورف دایمە کورد هەرچ کاندیدێکی هەبوو بێ و هینی لەسەر نەبوو بێ ئیشکالیەتی نەبوو بێ دەنگیان ناواتێ، بەڵام ئەمە دوو خولە ئەو ئیشکالیەتە هەیە، دوو خولە یەکێتی و پارتی هەردووکیان کاندیدیان هەیە لەبەرەوە تا ئەم قۆناغە تێنەپەڕێ ناتوانێت بچی بۆ قۆناغی دروستکردنی حکوومەت. باشە بەس پێ دوێ شکستی کۆبوونەوەکەی دوێنێ زیاتر پەیوەندی بە ناو ماڵی شیعە نیە چکە لەسەر کاندیدی سەرۆک وەزیران یەکلا نەبنێت یاخود پەیوەندی بە پارتی وێچێتی بوو کە کاندیدی سەرۆک کۆمار یەکلا نەکرێت. پەیوەندی بە پارتی وێچێتیەوە هەیە چکە سەر کۆمار بە عرف بووە بە بەشی کورد. بەشی کورد ئەگەر لە ناو خۆیانە یەک کاندیدیان هەبوایە دوێنێ نیساب تەواو بوو، بەڵام چونکە نییە لەبەر ئەوە هەردوو لاکەش دابەش بوون بەسەر دوو تەوەری جیاوازە، پارتی لە لای هاوپەیمانی سێقۆڵیەکەیە و یەکێتیش لەگەڵ هینە چوارچێوەی هەماهەنگی لەبەرەوە دابەش بوون. ئەوانەی یەکێتی و چوارچێوەی هەماهەنگی شیعە و لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو و دوێنێ بەشداری کۆبوونەوەکەیان نەکردو، لەبەرەوە نیساب نابێت کە نیسابیش نەبوو ئەتوانن ئەوان ینی بیکەن بە کۆبوونەوەکی ئاسایی پەرلەمان، چکە نیسابی کۆبوونەوەی ئاسایی هەبوو بەڵام نیسابی هەڵبژاردننی هین نەبوو، سەر کۆمار نەبوو. ئەوان خۆیان ئیدعاکەن کە 220 پەرلەمانتار لە ژوورەوە بووت، ئیتاری تەنسیقی ئەڵێ ڕاست نییە 192 پەرلەمانتار لە ژوورەوە بووە. هەنێجار فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق باسی لەو کردو کە 202 پەرلەمانتار لەلامە ئینەکەی ئەوانم لەلایە ئەوان ئەڵێن، بەڵام ئەمە هین نییە، ینی لەبەر ئەوەی دەنگدان ئەلکترۆنی نییە لە ناوەڕاستی خولی سێمەوە دەنگدانی ئەلکترۆنی پەخراوەی کە خەڵک هاتنە ناو پەرلەمانەوە و کۆمەڵێشتیان خراپ کرێشێ لەوانە نیزامی هین بوو، نیزامی دەنگدانی ئەلکترۆنی بوو. هەتاوەکو ئێستا ڕەنگە بە 20,000 $30,000 ئەوە دوو خولی بەسەر ئەڕوا چاشیان نەکردوێتەوە چکە دەژمێرن بەسازان گیان لەوایە کە لە ڕاستیا دەنگدانی ئەلکترۆنی نەبێ بۆ ئەوەی هەیئەی ڕئاسە دائیمە لە حیزبە گەورەکانن ڕێئەکەون لەسەر بەرژەوەندی ئەتوانن قانونێک بەدڵیان نەبێ بڵێن نیساب نییە یاخود دەنگی نەهێنا ئەژمێرن ئەڵێن دەنگی نەهێنا، ئەگەر بەدڵیشیان بێت دەنگیش نەهێنێ سەرۆک ئەعلانیەکە ئەڵێ موافقەتی لەسەر کرا و ئەڕوا بە قانون، بەڵام ئەگەر هینە نیزامە ئەلکترۆنیەکە بگەڕێتەوە لەمە ئیتر کەس ناتوانێت تانەبە لە هینەکان لە کۆبوونەوەکان تا ئێستا چەند جارێک لە مەحکەمەی ئیتیحادی لەسەر ئەوەی نیساب هەیە یان نییە تانە دراوە. بەس بۆ قورسە تاواکردنی نیساب بۆ سەر و کۆمار ئێستا ئەبێت 220 کەس لە ژوورەوە. ئێستا ئەو ڕۆژە دەڵێن 202 کەس لە ژوورەوە بووە، 126 بایکۆت بووە، یەک دانش غیاب بووە. ینی 220ەکە بۆ چوارشەمە شەر قورسە کۆکردنەوەی ئەوەی کە ئێستا قورستر بووە لەبەر ئەوەی هەردوو لایەن حەجمی یەکتریان بۆ دەرکەوت لە
هینی ڕابردووە لە جەلسەکەی دوێنەیە و هەردوو لایەن ئەکەونە بۆ ئەوەی هینی لایەنەکەی تر بە تایبەتی لە ناو ئەوانەی کە پێیان ئەڵێن سەربەخۆ جنا لە ناو هاوپەیمانی سێقۆڵیە نەپا ئەتوانن ئیطاری تەنسیقی و یەکێتی ئەتوانن پارتیەک گەڕن بۆ لای خۆیان ئەتوانن جەماعەتێکی سیادە برن و ئەتوان لە تیاری سەدری بەڕەوە بەڵام ئەوان هەنێ هینیان لەگەڵایە سربەخۆیان لەگەڵایە ئیطاری تەنسیقی و یەکێتیش هەنێ سربەخۆیان لەگەڵایە هەردووچیان ئەکەونە شەڕ لەسەر سربەخۆکان لەم ماوەیە بە هەڕەشە بێ یا بە گوڕەشە بێ یان بە پارە بێ پارە براوە تەوان بۆ کڕینی پەرلەمانتار و ئەوانە احتیمال هەیە بتوانن یەشێکیان ینی نزیک ڕەنگە احتیمال هەیە جلسەی چوارشەممەش نیساب تەواو نەکە و ئەوە بە 50 ینی من تەسەور مایە بە 50 احتیمالە هەیە نیساب تەواو ئەبێ یان نابێ جا کەوتۆتە ئەوەی کە کامیان ینی جدین لە ئیشکردن و جدین لە بەخشینی پارە و جدین لە هەڕەشە باشە دواتر دێنە سەرەوەی کە پاساوەکانی ئامادەنەبوونی چینی پەرلەمانتارە کاکتۆر جەنابیش لە خێر بێ دەمێت سەرنجی بەڕێز بزانمە سەر هەم شکستی کۆبوونەوەکە و هەم ئێستا و شەڕێک کە پارتی یەکێتی لە بەغداد تیانە بۆ پۆست وەکو کاک محمودی ژاماژەی پێکرد وە برنی پارە لێرەوە بۆ بەغداد بۆی کە دەنگی پەرلەمانتاری پێ بکڕن بەنای خۆی بەخشەدە میهرەبان سڵاو لە بینەرانی بەڕێز لە ڕاستیدا کۆبوونەوەکە نەکرا و ناتوانین نیساب تاوەکەن حتممەنی منی هاوڕام لەگەڵ جەنابی مامەستا مەحموود کاڵێ ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەوتنایە لەسەر کاندیدێک وەکو عەرفێکی سیاسی بە تەوافق ئەم پۆستە دراوە بە کورد پێشتر و ئێستا شەروایە هەر کاندیدێک وایە ئەوان دەنگ بە کاندیدە کوردەکەکەن ئەگەر وەک جاری پێشوش وایە خۆیان اختیاریان هەبوو دوجار ئۆکتۆبەر هەم دەرچوو بەڵام کە ئەمان نییە یەکێتی و پارتی ڕێک نەکەوتون ئەگەر ناوماڵی شیعەشیەک بوایە ئەتوانی بڵێن ئێمە بڕیارماندا دەنگ بدەین بەم کاندیدە کووردە دوجار ئەویش هەر دەرەچوو بەڵام وەکو ناوماڵی کوردی یەک نییە کاندیدێکیان نەبێ ناوماڵی شیعەش یەک دەنگ نین بۆ سەرۆکوەزیر بەڵێ بۆ نەک بۆ سەرۆک کۆماریش ئەگەر یەک دەنگ بوو نەتوانی بە پارتی بڵێن ئێمە دەنگ بە کاندیدەکەیەوە نادەین دکتۆر بەرهەممان پێ باشە یان دکتۆر بەرهەممان پێ باش نیە دەنگ بە کاگڕێبەرە دەین لەبەرەوە لەم بەینایان نە شیعەکان متتەفیقن نە کوردیش خۆی ئەگەر هەر لایەکیان متتەفیق بوونایە لەسەرەوەی کە سەرۆک کۆمار کێ بێ گەشیعەکان بیانێ سەرۆک کۆمار دیاریەکەن و دەنگیشی پێدەن هەر کوردێکیان بوێ دوجاری ئەگەر کوردێک نوێنەری ببوایە هەر دەنگیان پێدا و کێشەکە نابوو بەرحاڵ ئەوەی کە ناوماڵی کوردی ڕێک نەکەوت لەوەی چێ سەرۆک کۆمار بێت کێشەکانی قوڵتر کردەوە هەم لە ناوماڵی شیعە بۆ ئەوانی بوو بە کێشەیەک و هەم لە ناوخۆی کوردستانیش کە ئێستا دەراویشتەکانی لەمەوەدا دەرەکەوێت ئەگەر وا بمێنێتەوە دوجار نەکرا و 220 ئەندامیشان بە ئاسانی بۆ تەواو نابێت زۆر هەوڵیاندا پێشتر هەموو توانەکانی خۆیان خستە گەر هەردوو لە هەستەکەم بە پارە و بە ئیمکانیات و بەچی پیان بکرێ بۆی نەیەڵن خەڵک بچێتە دەنگدانەوە با بڵێن بۆی کە خەڵک بچێتە ژووری پەرلەمان ئەگەر دەنگیش نەدا هەر حزوریان ببێ ئەوەی کە کرا هەر ئەوەندە بوو لەوە زیاتر نەکرا کە من پێم وایە دروستەکە ئەوەیە 200 ئەندامیش بە تەواوی نەچووە دوجار ناوەکانی جاشکراکرا ئەوانەی چوونە ژوورەوە بەڵام 200 بێ یا 202 بێ یا 200 دەبێت نەکرا و من پێم وایە دانیشتنی داهاتوش کە چوارشەممەیە هەر ناکرێ ئەگەر ڕێکەوتن نەبێ بەڵام ئەگەری ڕێکەوتنی بخۆی ئەگەرێکی کراوەیە ڕێکەوتن لە نێوان ماڵی شیعابەیەکەوە کە ڕێککەوتن ئەو کێشێ بێگومان چارەسەر بەس ئەو پارەی کە هەموو ڕۆژ دەڵێن بۆ 200 ملیارەکە چاوەڕێی بەغداین ئەگەر هێندە پێویستمان بە پارەیە ئەی بۆ لێرەوە پارەیان بردوتە بەغدا بۆ کڕینی پەرلەمان هەتا باز لە نرخی دەنگ دەکرێت بۆ 5 میلیۆن من نازانم ئەوە چەند ڕاستە پارە براوەیان نەبراوە بە چەند کڕیویانە و چۆن کڕیویانە بەڵام یەکشت حقیقەتە ڕاستە هەموو جارێ داوای 200 میلیارەکەن و بەبێ 200 میلیار موچەکان پێ نادرێ بەڵام ئەوەش ڕاستە کە بەرپرسانی هەرێم خاوەنی دەیان و سەدان میلیار دۆلارن هەر بەرپرسی وایە چەند میلیار دۆلاری لە بانقەکانی دەرەوە هەیە نەک 200 میلیار دینار هەرێم بێپارە نییە بە داهاتێکی زۆری نەوت و غاز و ناوخۆ هەیە وڵاتێکی دەوڵەمەند هەرێمێکی دەوڵەمەند بەڵام دەسەڵاتێکی گەندەڵ و فاشل و دز وای کردووە کە هیچی دیار نەمێنێ یەکرێ مەسەلەن
چەند دۆڵەمەندێک چەند بەرپرسێک لە ماوەی 10 ساڵ و 15 ساڵە ببنە خاوەنی چەند ملیار دۆلار لە بانقەکانی دەرەوە لەسەر حسابی نەوتۆ میلەت ئاژارە نەبێ ئەو پارانە هەموو یە میلەتەیە لەبەرەوە هەرێم دۆڵەمەندە بەس ئەوەی کە ناوی حکوومەتە پارێکیانی ئێستا ڕۆژانە بە فەردە پارەیە نەبانق بەیانی وەجبەیەگێنن سعات دەنامێنێ دوای وەجبەیەکترێنن ئەمە کارەساتیانی پارەکە لە ماڵی بەرپرسەکانەوە لە ژێرزەمینەوە دێ بۆ بانقەکە و بانک بەتاڵە کەسیتیانە ئەگەر ئەو بەرپرسە ئەمر نەکە ئەمڕۆ پارە بەرم بۆ بانک ناچێت ئەمە بەڕاستی سلماندیان نە حکوومەتە نە دەوڵەتداریە نە موسساتە نە ئیدارەیە بەس ئەو شەڕێک لەسەر سەر و کۆمار کردبیان لەسەر مافی دەستوری و لەسەر چی بەسەردار پێم وایە ئەوەندەی کە قەزیەکەی ئێمە وەکو کێشەی کوردی بەرەو دوا برد و دەرکەوت بۆ دنیا بۆ ڕایگشتی جیهانی و بۆ ناوماڵی شیعەش هەمویان کورد شەڕی پۆست و پاراکە شەڕی ئەوەیەتی سەر و کۆمار و پۆستە باڵاکان و وەزیرە سیادیەکان بۆ چێ بێ شەڕەوەتی 200 ملیارەکە بێ خۆێستا دوجار ئەگەر سەر و کۆمار پارتیش دەرنەچە پارتی کێشەی نییە باوەڕکە گە غێری دکتۆر بەرهەم هەر کەسیشکە بێت لە ڕێوە پیرۆزبایشی لەکە دکتۆر بەرهەمیش لەوەی حاڵەتێکی نەفسی دروست بوو بێ پارتی سوور بێ سەرۆکی پارتی سوور بێ لەسەرەوەی کە نەمێنێ ئەجینا کێشان دوای ساڵێک فەرشی سوور بۆیش ڕاخ بەڵامەوەی کە گرینگە بە بۆچوونی من دەسەڵاتی کوردی لە هەولێر ئەمن دەیەوێ یاساکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکرێت دوا بخرێ بەڵێ ئەم داواکاری بۆ جێبەجێکەن دوجاری ئەو 200 ملیارەش بێ ئەمان بەردەوام بن لە سیاسەتی خۆیان لە فرۆشتنی نەوت و غاز بەبێ لێپرسینەوە ئەو 200 ملیارەش بێ بە پینەوە پەڕۆم و چێ پێ بدەن یەک داواکاری تریان نێو سەر کۆماریان هەر ناوێ بەڵام بەهۆی گەمەیەکی بێمەعناوە شتە ئەساسیەکان بیرچوونەوە داواکاریە ئەساسیەکانی خەڵکی کوردستان ئەوانە داوای دەستوری و یاسایی و پێویستیەکانی ژیانی خەڵکن ئەوانە بیرچوونەوە هیچ یەکێکیان لێکێتی و پارتی پاکێجێکیان پێ نەبووە بڵێن ئەمە داواکاری ئەمە لەسەر ئەو بنەمای هاتوون بەڕێکەوت سپاس دەکەم کاک محمود سەبارەت بە پاساوی ئامادەنەبوونی پەرلەمانتاران سەبۆ کۆبوونەوەکەی دوێنێ کۆمەڵێک پەرلەمانتاری سەربەخۆ خۆیان نەخۆش کردبوو تیانە نەخۆشخانن ئەیکیان دەڵێ نازانم سیارەکەم تێکچوێکیان دەڵێ پورم مردووە ئەم پاساوان هەن یان کەسێکی نزیکی مردووە ئەم پاساوانە بەردەوام هەن لە پەرلەمانی عێراق نا لە خولەکانی پێشوا ڕووی ناوە چکە مشکلەیە لەسەر دروستکردنی نێسا بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵ لە هیچ خولێکە ئەمە نەبووە ینی لە هەموو خولەکانە لە مام جەلال بەڕەحمەت بێت دوو سەرۆک کۆمار بووە دکتۆر فواد دکتۆر بەرهەم لە جەلسەی هینا نێساب هەوە لە جێزەی هەڵبژاردننی سەرۆکی هینا کێشە ئەو پێشتر لەسەر تەشکیلی حکوومەت و ینی لە لای شیعەکان بوو لە کورد ئەو مشکلەیە نەبوو لە لای شیعەکان بوو لەسەر دیاریکردنی ڕئیسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ وەزیرەکانە کە ئەو ینی لە لای کوردەوە معلوم بوو ینی هیچ ئەوە ئەم مشکلەیە کە ئێستا هەیە جاران نەبوو لەبەرەوە توی کەسی تووشی ئەو حاڵەتە نەبووە ینی لە خولەکانی پێشوە پەرلەمانتار ئەم جارە ئەڵێن هینە ینی هەڕەشەیەکی هەنێک هەڕەشەی بۆ ئەڕوا هەنێک تەماحی ئەخەنە بەر و ئەوانەشی کە بەرگەی هەڕەشەکە و تەماحەکە ناگرن ئەیانەوێ ینی ئەیانەوێ لە هەردووچیان دوور بن خۆیان نەخۆشەخەن عوزرێکی شایعە زۆر باشە بەس سەبارەت بە برنی پارە بۆ بەغدا پارتی وشێتی پێ دوای پارێکی زۆریان بردبێ بۆ بەغدا بۆ کڕینی دەنگی پەرلەمانتار بۆ تاوابووینی سابیا خۆ تاو نەبوونەکەی من ناتوانم وەکو کاکداراوتی ناتوانم بڵێم بردویانە یان نەیان بردووە ناشتوانڵی نیان بردووە چکە ینی ئەم دەنگە هەیە ئەمە ئەبرێت بەڵام شتێکە نابینرێ ینی لەمس ناکرێت و هەستی پێەکەی بەس لەمسی ناکەی ئەژنا لە بردویانە ینی لە خولی جاران لە ینی لە خولی ڕابردووەوە بۆ سەرۆک کۆمار پارە ئەبرێ بۆ بەغا چکە منافسە لە بینی هەردوو حیزبەکە هەیە لەبەرەوە ئەبرێکەم و زۆر ئەبرێت بەڵام چی پێکردن من ئەوە نازانم ینی چەندی پێکردن و چی پێکردن بەس ئەم جارە ینی دەرکەوت لەبەرەوەی هەردوو لە ئێستا هەردوو تەوەرەکەی سێ قۆڵیەکە و لەگەڵ ئیتاری هینە شیعە هەردووچیان هەم توانای هەڕەشیان هەیە هەم توانای پارەیان هەیە لە ڕاستیە لەبەر ئەوە ئیتر ینی قوربەسە پەرلەمانتاریەکە بێ خۆی پارێزیانێ لەم وەزاخراپەیە بەزەوە بۆ پارتیەکی تیژ ڕاز نییە بە تایبەتی پارەکان نیەگەر ئێستا خەڵکی لە هەڕەشەکان نەترسێ چۆن بۆ یەکێتی و پارتی ئەگەر لە هەڕەشەکەشیان نەترسێ خەڵک ئێستا پارەکەیان هەیە ئەوانیش
پارتی هەیە طبعا پارە هەیە ینی پارە بە شتانە سەرفەکەن لە ڕاستیە بەس وەکو وتم شتێکی نەبینراوە ینی خۆ ناتوانن بە ئاشکرا بیکەن هینەکانیش خۆ دیارە ینی ئەو یاریانەی هەنێک لە ئێستا لە ئەوانەی پیان دەڵێن سەر بەخۆیە ینی ڕۆژە پێشتر یاعلانیەکە کە ئەوە ناچێ و ڕۆژی دواتریش ئەچێ ینی بێ گومانێکە خاتە دڵی خەڵکی چاودێرەوە کە چاودێری وەزعکەکە ینی بۆچی دوێنێ ئێوە ناچم بۆچی ئێستا ئەچێ ینی گومانێک لە لای هیندروستەکە سەبارەت بە بڵنی ئێستاکە پارتی لەگەڵ هاوپەیمانە سێ قۆڵیە سە ڕۆژەنەوەی نوێ شەر بەشدار بوون لەگەڵ هاوپەیمانی لە پێی ناو خەڵک بڵێستا پارتیچی دەستکەوتە بۆ کورد لەگەڵ ئەو هاوپەیمانە سێ قۆڵە یەکێتیش لەگەڵ چوارچێوەی هەمانگی بۆ کورتی چی دەستکەوتووە؟ هەزانی کاکین ئەمە پرسیارێکی زۆر قورسە ینی خۆ لە ڕاستیە جارێ بەنسبەت پۆستی سەرۆک کۆمارەوە من بەش بە حاڵی خۆم لا مهمە چکە پۆستێکی سیادیە و تۆ ئەگەر هیچیشی بۆێنێ مەسەر سەر کۆمار دەسەڵاتی نییە نا قانونی موازنە بەدەستی ئەوە نەسەرفی پارە بەدەستی ئەوە هەنێ دەستور لە تقریبا نزیکەی 9 مادەیە چۆنێتی هەڵبژاردننی و دەسەڵاتەکانی و ئیمتیازەتەکان و ئەوانەی دیاری کردووە بەڵام بۆ خۆی پۆستێکی مهمە پۆستێکی سیادیە ڕەمزی سیادەی عێراقە لە دەرەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی تەمسیلی سیادەی عێراقەکە ئەمە مهمە و مهمیشە تۆ کەسێ هینێک ینی کەسێکی دڵسۆز لەو شوێنەیە بێ بۆ ئەوەی دەوروبەر مؤامرە لێ نەکەن چکە ئێمە خۆ دەوروبەر دیارە ینی ئێستا ئێمە لە عێراقا ناشێ وڵی کوردستان داگیر کراوە ئێمە سەردەمی بەعس نییە کوردستان ئێستا ئازادە و بەشێکە لە عێراق و دەستور زۆر مافی باشی یاوە بە کورد لە چوارچەوەی عێراقا بەڵام ئێمە سێ دەوڵەتی داگیر کرد لە ئاوا لە وەکو نیوە دوورگەیەک هینیان کردوین ئاوا خسویانتە ئامێزی خۆیانەوە ئێران هەیە سووریات هەیە تورکیات هەیە ئەمانە ئەگەر سەرۆکی کۆماریش هین نەبێ کورد نەبێ ممکنە ینی بتوانرێ عێراقیش ڕاکێشن بۆ مؤامرەیەکی چوارقۆڵی لە کۆبوونەوەیەکی سەرۆکەکانە بتوانن مؤامرە لە ئێمە بکەن بەڵام ئێستا احتیمالە نەماوە ینی ناتوانن ئێران و عێراق سەرکۆماری ئێران و سووریا و تورکیا عێراق کۆ ببنەوە مؤامرە لە کورد بکەن ئێستا ئەوە لە عێراقا کوژێتەوە باش لەبەر ئەوە ئەو پۆستە مهمە و من تەسەوەرم وایە هینە ینی زۆر کەس هەر پێڵێن هینە ینی تەشریفاتیە پۆستێکی تەشریفاتیە وان نییە چکە دەسەڵاتی زۆرە کاک لە 329 پەرلەمانتار کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن توانای دەستور ڕێگەی پێ نەداون پرۆژەی قانون هین بکەن پێشنیار بکەن یا سیاغە بکەن بەڵام سەرکۆمار بە تەنیا توانێت پرۆژەی قانون ینی دکتۆر بەرهەم لەم خولەی خۆیە دوو قانونی مهمی دوو پرۆژە قانونی مهمی ناردووە بۆ پەرلەمان ینی لەبەر ئەوە بە دەسەڵاتی لە دانانی پرۆژەی قانونە بەقەدە لە هەموو ئەنجومەنی نوێنەران زیاترە مەسەلەی شەڕ و ئاشتی بەدەست ئەو سەرۆکی ئەنجومەنی هینە ئەنجومەنی وەزیرانە ینی هەنێ دەسەڵاتی مهمی هەیە لە ڕاستی دیاریکردنی سەرۆک وەزیران دیاریکردنی موادەی هەڵبژاردن دیاریکردنی کۆبوونەوە بانکردنین بۆ کۆبوونەوە ئەنجومەنی نوێنەران بۆ کۆبوونەوە ینی زۆر دەسەڵاتی هەیە دوای لە سەرڕێکەوتنەکانی قسە دەکەین دکتۆر دارە سەبارەت بە بڵین ڕێکەوتنی پارتی لەگەڵ ئەو هاوپەیمانە سێ خۆڵە هیچ تێدایە بۆ کورد ئەوەی کێتیش لەگەڵ چوارچێوەی هەماهنگگرنەوە و سەنجی بەڕێژ بزانام لەو بەیاننامەی کە دەریان کردبوو باسی سوپایەکی یەگرتوو دەکەوەی پارتی و بڵێن سەدەریەکان و بڵێن حەلبوسی باسی سوپای یەگرتوو ڕێکەوتنێک بەبێ بڵێن بەبێ قەومیەت و ئەوانەش دەکات خۆی لە ڕاستیە پێشتر باسی ئەومان کرد بە زۆری پارەکە حەزەکەم کۆمنتێک لەسەرەوە بڵێ پارتی وێکێتی زۆر دەمێن کە فێرن زیممەی خەڵک بکڕن وەک تاک وەک حیزب و بەردەوام هەوڵیان داوە حیزبیان دروست کردووە حیزبانەی هەن هەر یەکێک دامی بکار ڕای پێشە بۆ لای خۆی و زۆریش کاتی خۆی هەوڵماندا یاسایەک دەرچێ بۆ بودجێ ئەحزاب بە زۆر بەڕاشکاوی دەرچوو دوای لە 2014 یاسای لە پەرلەمان دەرچوو یاسای حیزبە سیاسیەکان بەس سیاسی یاسای بودجەکە نەکرا جێبەجێ نەکرا زۆر بەڕاشکاوی بەرپرسانی یەکێتی و پارتی من خۆم ئامادە بووم
وتیان ئێمە ئەوە ناکەین لەبەرەوەی لە بەرژەوەندی خۆمان نییە. ئەگەر حزبێک دۆستایەتیان بکە بودجەکەی ئەدەنێ و نەیکا ئەیبڕەن لەبەرەوە فێرن زیممەکڕین و پارەسەرکردن لای ئەوان شتێک هەر پرسیاری ناوێت. ئەو لە بینی خۆیان ئەندامان یەکتری ئەکردنەوە بە پۆست و پلە و پارە و بابەتە. ئەوە حقیقەتە. دوو ئەم خاڵەتێک ئێستا لە بەغا ڕوویداوە نەکبەتی کووردە. چونکە هاوپەیمانیکردن لەگەڵ لە کاتێکا تۆ داوای دەوڵەتی سربەخۆەکەی لەو لاشەوە ئەم هەنگاوانە دژی بوونی دەوڵەتی سربەخۆن. بۆ ئاساینە کە پارتی سەداوی سوپایەکی یەکگرتووی عێراقی دەکات زانێکی ئاساییە بەبێ قەومیەت دەڵێ با حکومەتێک پێک ببێنێتەوە بە پێی دەستور دەکراوە بێ بەڵام ئەگەر ئەمایان کرد ریفراندۆم لە چی و لە دەستدانی لە سەدا پەنجابێکی خاکی کوردستان لە چی و شەیدکردنی ئەم هەموو پێشمرگەیە لە چی و سووتاندنی ئەو کارتە گرنگەی کە ناوی ریفراندۆم و دەوڵەتی کوردی بوو کە هەموو عەرەبیای نەک عێراقی دنیاش لێ ترسان کارتێکی زۆر گرنگ بوو بە بەلاش سووتاندیان و ئێستا هیچ ئەهەمیەتی نەماوە کەس لەوە ناتوانێت دەڵێن لە باخەڵمان ڕۆژە لە باخەڵا بوو کە ئەو تاقیکردنەوەی نەکرایە هەموو بەرپرسانی عەرەب و مامۆستا مەحموودیش لە بەغا بوو هەمویان لەوا ترسان کە کورد شتێکی وا بکە ئەمریکا پشتگیریەکە ئیسرائیلێکا فڵانێکا لەوە ئەچێ ببێ بەڵام دوجار ئێستا دەرکەوت هیچ نەبوو. ڕێکەوتن لەگەڵ شیع و سوننە باشە بەڵامە بێ بزانین شیع و سوننەی عەرەبی عێراقی هیچیان نە باوەڕیان بە فیدراڵی هەیە نە بە دەوڵەتی کوردی و نە ڕێشی پێدەن و مقتەدا سەدر خۆی پیاوێکی ڕاڕایە و لە مەبادیئی خۆشیە لەو قسانەی کە لە کاتی ئاسایی کردوێتی و هەموو تۆمارەکانیش هەن باوەڕی نە بە فیدراڵی هەیە و نە بە میلیشیا هەیە و نە بە پێشمەرگە پێشی وایە سەرای سەلام پێش هەموو کەس هەڵکا بیخاتە ناو جێشەوە هەموو سوپاکە هی خۆی بێ نەک بە تەنیا سەرای سەلام ئەو بۆیش دژی میلیشیایە ئەوەی هەموو سوپاکە بکە بەی خۆی و باوەڕی بە پێشمەرگەش نییە و باوەڕی بە فیدراڵیش نییە و بە هەرێمی کوردستانیش نییە. دوجاریش ئەم ڕێکەوتنە کە کراوە لەگەڵ ئەو لایەنانە هیچ پێپەرێک و وەرەقەیەک نییە بڵێ ئێمە لەسەر ئەم خاڵانە ڕێککەوتوین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە شتێک لەو بابەتەی تیان نییە. دوجار ئەمە کارە ساتەکەی حتمما یەکێتیش لەگەڵ لایەنەوە گۆڕانێکی باش نیستە بۆنە پارت لە باخیر بەیاننامە و پەیمانە سێقۆڵەکە ناوی کورد و کوردستانی تیانە بەوان دەڵێن دەبێ بەبێ قەومیەت بێ هەر لەو بەیاننامەی کە دەرکرا بوو ئەوی تیانە بوو. وەڵاهی منە بەیاننامەم نەخوێندوتەوە و مەبەستیشم نەبووە بەڵام بەزانی قەومیەت و کوردایەتی بە لەسەر کاغەز نابێ ئەزێ بەکردەوەکرێ کوردایەتی وەختێک گەکرا ئێمە 30 ساڵە هەرێمێکی سربەخۆمان هەیە خەڵک وای لێبێ تامەزرۆی دەوڵەتی کوردی و چۆن خوێنی ڕژ لە پێناوی ئازادی کوردستانە ساش خوێن بڕێژێ لە پێناوی ئەوەی کوردستانێکی ئازاد و سربەخۆ هەبێ ئەمە کوردایەتی ئاوا ئەکرا خزمەتی تاکی کوردیام کردایە بەس دەرکەوت ئەمە باندێکی دزی و جەردەی و فرۆشت مافیای و فرۆشتنی نەوت و غازە زۆربەی زۆری خەڵکی کوردستان کاڵێم لانی کەمەوەی لە بەشداری و هەڵبژاردننی نەکردووە لە 1970 و لە 10 کە چوە دژی ئەو لە سەڵاتە دەنگی داوە لە 1970 لە 1970 خەڵکی کوردستان بێزارن لەم حکوومەتی کوردیە لەم ئیدارەی کوردیە لەم دەوڵەتی کوردی باوەڕکە شەرمیش ناکە ئەڵای عێراق بەرزکات و پێشوازی لە عێراق بکە ئەنێمانە کارەساتێکیان کردووە ڕۆحی کوردایەتیشیان نێشتوە نەک بۆەوەی بە کوردایەتی نانهێشت ئیتر لەسەر کاغەز هەرچی بینوسن هیچ نییە ئەوان بەکردەوە کارێکیان کرد کوردایەتی نەمێنێ بە کوردەوە کارێکیان کرد هەرێمی کوردستانی زۆر بێهێز و لاواز بێ وەکو سوالکرد چاوەڕێی بەغا بکەن یارمەتی بدایان نەیدا ئەوە و ڕێکەوتنەکەش لە پێناوی کۆمەڵێک بەرژەوەندی خۆیان ئەیچێک لەوانە ئەم سەر و کۆمارە و کۆمەڵێک پۆستی ترەکە وەریگرن منافەسەی یەکتری نەتیجە ئێمە جارێکی تر کوردیش کەوتوتەوە ژێر بەرداشی ڕۆم و عەجەم تورکیا ئەجندایەکی هەیە و ئێران ئەجندایەکی هەیە و دوجاری ئێمە بەش بووین و لەو بەینەشە هیچ هەر ڕۆژ بە ڕۆژ بێهێز و لاواز دەبین وەکو خی گەورە لە قورئان فەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهب ریحکم نەتیجەی ئەم چێشمەیەکێتی و پارتی فعلا ئەوە فەشەلیان هێنا و دەشێن و دواتری باشتر دەرەکەوێت وتەذهب ریحکم هێز و پێز و قوتەکەشیان نامێن هەر معنەویانی هیچیان لێ نەماوەتەوە ئەمە نەتیجەی دەرەنجامی ئەو چێشمەیەک کێتی و پارتی لە هەرێمی کوردستان دروستیان کردن لە ماڵێکی عەجوا سەیرانەکەن بۆیە پێم وایە هیچ بەرهەمێکی بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان تیانە. باش سپاس دەکەم کاک مەحموود لەسەر ڕێکەوتنەکان قسەیەک تەبێ دوای تیژ لەسەر بڵین هاوپەیمان لە پێناو خەڵکنەوەی نوێ ئەوانیش بەشداری کردبوو باسی ڕێکەوتن باسی 17 خاڵ دەکەن کە دەڵێن واژویان بۆ کراوە هەرچەندە لەو 17 خاڵە 5 باسی هەرێمی کوردستانە ئەو
ئەوی تر تایبەتە بە ناوڕاست و باشووری عێراق سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر بەشداری ئەوان و ئەو وەرەقەیەش؟ والله طبعا ئەوەی کە دارا هینە ینی بۆچوونێکە هەیە لەسەر ئاستی کوردستانە و ڕێککەوتنی پێ خراپە بەڵام من بەش بە حاڵی خۆم پێم باشە ڕێککەوتنی پارتی سێقۆڵەکەمە بەسەر پێم باشە پارتی لە ژیانی خۆیان ینی پارتی حیزبێکی گەورەیە ئینکاری گەورەی پارتی ناکرێت پارتی غەڵەتەکانی پارتی بە تەنیا پارتی باجی نامی لە تەکە ئێمە باجیە و ئەمە لە کۆنەوە ینی لانی کەم زۆر نەگەڕێنەوە دروستبوونی پارتی و هەتاوەکو هاتنەوەی بارزانانی لە رووسیا بەڵام با لە بەیانی بەچی لە چوڕانگی کۆ پێت باشە کە پارتی هاوپەیمانی ئێستا مەسەر ئەوە با بیشێ لە بزانم بۆچی پێم باشە لەبەر ئەوەی پارتی غەڵەتی زۆری کردو و میلەتەکە باجیە یەکێک لەوانە کە بەیانی 11 ئازار شتی زۆر باشی تیابوو بۆ کورد بەڵام پارتی بە هاندانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا ئیشی کرد بۆ ئەوەی ئەو هینە سەر نەگرێ و شەڕ بۆ و ئاژبەتاڵمان کرد و دوای ئاژبەتاڵ ئەتوانرا نەهێڵن ئاژبەتاڵ کرێ بەڵام بارەگای بەرزانی ئەعلانی ئاژبەتاڵی کردن و نەهێش کەسیش مقاومە بکە ئەو هەموو چەک و پێشمەرگەیە تەسلیم بوونەوە و گرانەوە دەستجێشی عێراقی ئەمێ ئەو غەڵەتە گەورەیە ئێمە هینێکی ئیتفاقی بەیانی ئیتفاقی جەزائیری بەسەراهات کە چی عێراقی وێران کردووە بەشێک لە سنووری ئەرزی بردووە بەشێک لە شەتڵ عەرەبی بردووە ئاوی کارون و ئاوی هینی کەرخەی بردووە دوو ڕووباری زۆر گەورن کە ئێستا مشکلەی گەورەی عێراق مشکلەی ئاوە ینی ئەمانە هەمووی بەهۆی غەڵەتەکانی پارتیەوە ئێمە وەکو میلەت عێراقیش و ئێرانیش کورد و عێراق زەرەریان کردو وەرەوە بۆ هینە بۆ سیوێکی ئابوو وەرەوە بۆ ڕێفراندۆم و وەرەوە بۆ هەموو ئەمانە غەڵەتی پارتی میلەتەکەی ئێمە باجەیە من لەگەڵ ئەوەیان پارتی هۆشی بێتەوە سەر تەمان پارتی نییە من هەموو جارێ بێ و عزرە بۆ پارتی بێنمەوە لە ڕاستیە پارتی مێژوویەکی هەوکو حیزب بەڵام ئێستا بۆ بە حیزبی بنەماڵە ئەم غەڵەتانە بە پارتیش ئەکات و هەموو ئەندامانی پارتی و هەموو ئەندامانی میلەتەکەی ئێمەش باجەکەی ئێن ئێستا بێن ڕێ بکەوێت لەسەر ئەوەی بێت ئەمە ببێ و ئەمە ئێمە ئەم حیزبانەی لە ئەم حکوومەتانەی لە کوردستانی خۆمانە دروستە بێ 30 ساڵە هیچ خێرێکی هەبوو بۆ میلەتەکەی ئێمە هیچ خێرێکی نییە لە زەرەر زیاتر سەرچی سامانی ئێمە هەیە یەکێتی و پارتی ئەیبن چەکداری خۆیانیان هەیە پۆلیسی خۆیانیان هەیە ئاسایشی خۆیانیان هەیە مەکتەبی خۆیانیان هەیە زانکۆی خۆیانیان هەیە هەتا گەڕێکی خۆیانیان هەیە لەگەڵ میلەتەکە شتێک ئەڵاو نابن لەبەر چیە لەبەرەوەی ئەو هەموو سامانە کەوتۆدا حیزبێک نییە حکوم بکە و حیزبێکیش چاودێری بێتاوەکو نەهێڵێ ئەمە ڕووبان لە عێراقیش ئەبێ ئەمە دروست ببێ ینی لە عێراقیش ئەو حکوومەتی تەوافقیە لە 18 ساڵی ڕابردووە من ناومناوە حکوومەتی دزە گەورەکان لە ڕاستیان ئێستا ئەبێ لە شوێنەکە ئەم هینە ڕاگری تۆ ینی 100 ساڵی کەش بەم حکوومەتی تەوافقیە بەو ڕۆحیەتەوە بڕۆی لایەنە باشەکەت پێی چیە و ڕێکەوتنی پارتی ئەوە یەکێک لە باشەکانی ئەوەیە پارتی بەجددی بێتەوە بۆ ناو ئەم هینە لە جیاتی ئەوەی هەوڵ بە عێراق هەڵۆشێنێ بە خەیاڵی خۆی عێراق هەڵەوەشێنێ و دەوڵەتی بۆ خۆی دروستەکە بۆ میلەتیش نییە و دەوڵەتە من پێشتر لەسەری نووسیەوە بڵاوم کردوێتەوە لە ڕاستیات دەوڵەتێکە وەکو ینی چاویان بنەماڵە بەرزانی چاویان لە دەوڵەتێک وەکو سعودیە وەکو قەتەر طبعا ئێستا خەڵک کە ینی هەنێک لە خەڵک پیان وایە دوو دەوڵەتی دەوڵەمەند و هیچ مشکلەیەکیان نییە بەڵام مشکلەیان هەیە چونکە سامان هەمووی هی عائیلەی مالیکەیە ئەوەی لە عائیلەی مالیکە ئەمێنێتەوە بە خەڵک نە ئازادی سیاسی هەیە نە ئازادی ویژدان هەیە نە ئازادی سەحافە هیچ جۆرە ئازادیەک لەو وڵاتانێنێ بەسەوەی پارەیان هەیە لەبەر ئەوە ئەمان بۆ دەوڵەتێکی وا ئەگەڕێن لە ڕاستیە بۆ ئێمە نییە بۆ خۆیانە بۆ ئەوەی نەوە دوایینەوە پاشایەتی بێ یاخود جمهوری وراسی کە سەدام ئیشی لەسەر کرد حسنی مبارەك ئیشی لەسەر کرد علی عەبدوڵڵا ساڵح ئیشی لەسەر کرد قەزافی ئیشی لەسەر کرد دەوڵەتی وایە تۆ مەبەستەوەی حکوومەتی زۆرینێت پێ باشە ئەو حکوومەتە باشەکەی ئەوەیە پارتی بێتەوە ناو ئەمە ینی هۆشی بێتەوە سەری خۆی بەم یاریانەی کە ئەو ئەیکا هەم عێراق زەرەری لێکردو هەم کوردستان ئەم یاریانە ناشنە سەر بێتەوە ناو جوخسێکی نیشتیمانی و بە گوێرەی دەستوور و قانون ئیش بکات. سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانە میجیانی نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بەرەمەلای بەڕێز سەبارەت بە بڵین کۆبوونەوەی پەرلەمان و شکستەکەی ناوماڵی ئۆپۆزیسیۆنیشی لە کوردستان بڵین پەرت کرد بۆی کەندێکیان بەشدار نەبوون، هەندێکیان بەشدار بوون. بڵین نەپێگومان هەر ماڵی کوردی زۆر دەمێکە پەرت بووە، بەس ئێستا توانین بڵێن زۆرتر زەق بووە و دوایەوەی کە نایانتوانی پارتیۆکێتی بە یەک پاکێجەوە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بە یەک پاکێجی نیشتیمانی دوور لە ئەجندای شخصی و حیزبی و پۆست و ئەمانە بچنە بەغدا بڵێن ئەمە داواکاری ئێمەیە. ئەو کاتە ئەگەر لەگەڵ هەر یەک لایەنیشی عەش ڕێککەوتن بووە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو، لەگەڵ ئیطاری تەنسیقی ڕێککەون یان لەگەڵ هاوپەیمانیەتی ڕزگاری نیشتیمانی ئەمەی مقتەدا سەدر و جەماعەت کە ناوەکەیەتی، لەگەڵ هەر کامێکیان بایەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو. دوجار کە ئەمە نەکرا ئەو منافسە ئێستا لە بەغدا زۆر زەق بووەتەوە. دوجاریش کە تا ئێستا هەر بەردەوامە واگەر بشڕواوە سەرۆکۆمار لە لایەکیان هەڵبژێرێ بەبێ ڕەزامەندی لایەکەیتر من پێم وایە کاردانەوەی خراپتریش لەسەر کوردستان. بەس سەبارەت بە ئێستا ناوماڵی شیعی پەرت کردووە، ناوماڵی پارتیویشیتی پەرت کردووە لە کوردستان. ئۆپۆزیسیۆنی شەر بەشێکیان ڕۆشتن لەگەڵ ئەوە، بەشێکیان بایکۆتیان کرد. ئۆپۆزیسیۆنیکەم ناوماڵی شیع بۆ خۆی پەرت بووە. ئەگەر ناوماڵی شیعەیەک بووایە ئەم حاڵەتە بە هیچ شێوەیەک دروست نییە بوو. ئەگەر ناوماڵی شیعەیەک دەنگ بوونایە ئەم کێشەیە دروست نەدەبوو. هەموو کاتێک نیساب تاوا بوو، هەر کاتێک ئەوان فشاریان کردایە با کاندیدەکە لە کوردستان فلان کەس بێ، کەس نەیەتوانی لێلادا. ناوماڵی شیع خۆشی پەرتە و باسانیشێک ناگرنەوە، چونکە ئەو خلاف و کێشانەی هەیەە زۆر قوڵن و تەنانەت خلافە لەسەر مەرجعیەت، مەرجعیەتی عراقی شیعی لە نەجەف بێ یا لە قوم بێ، ئەوە کێشەیەکی گەورەی لە قەدیمەوە هەیە و ئێستاژەوە کاردانەوەی لەسەر سەبارەت بەلایەن ئۆپۆزیسیۆنەکان. بەڵام بۆ ئێرەش ئەوەی کە جێگای مەترسیە و خراپە ئەوەیە کە وەکو پارتیۆکێتی دژبەیەک نایانتوانیوە بەرەیەک پێک بێن و ئاوا کارەساتی گەورەی خۆڵقاندووە. ئۆپۆزیسیۆنیش کە خەڵک هیوا و ئاواتێکی پێهەیە بۆ ئەوە بێ متمانەی دروست نەکرد بەشێکیان ڕۆشتن بەشێکیان نەڕۆشتن. منی ژەمەی ئەو بڵێم خەڵک چاوەڕێەوە بوو ئۆپۆزیسیۆنێکی بەهێز یەکگرتوو لە کوردستانە دروست ببێ دژ بەم سیاسەتەیەکێتی پارتی و بەڕێوەبردنەی کە هەیە. بەڵام دەرەنجام ئەمە کارێکی کرد کە ئۆپۆزیسیۆنەکەش بە جۆرێک لە جۆرەکان پەرت ببێ. بەشێک لە ئۆپۆزیسیۆن نەچوونە ژوورەوە، بەشێکی چوونە ژوورەوە. من بەش بە حاڵی خۆم لەوەشیانە هەر حیزبێک ئازادە ڕاو بۆ چوونی چییە. من نەوەی نوێ وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن ڕێزم بۆی هەبوو، پێشم خۆش بە بەردەوام ئۆپۆزیسیۆنی کارا هەبێ، سەردەمێک گۆڕان هەبوو، ئێستا نەوەی نوێ هەیە، یەکگرتوو کۆمەڵ هەیەەوە بەردەوام. من لەگەڵ ئەوە ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی یەکگرتوو هەبێ لە هەموو دنیا خزمەت بە پرۆسەی دیموکراسیەکە. لە کوردستانیش پێویست بوو ببێ و دەبێ هەربش بێ. بەڵام هاوپەیمانیشیان کردو چوونە ژوورەوە بە هەر حاڵ
بەس بەڕاستی ئەوەی کە بڵاو کرایەوە لەسەر ئەو حەفدە خاڵ ڕێکەوتوین بۆ مەرجەچوین ئەمەم پێ ناتەندروست بوو جۆرێک لە چاواشەکاری تایە بۆ خەڵک چونکە ئەو حەفدە خاڵەی نووسراوە ئێمە لەسەر ئەم حەفدە خاڵە چوینە ژوورەوە حەفدە خاڵە داواکاری مقتەدا سەدر خۆیەتی لە کاتی خۆپیشاندانەکانی تشرین لە عێراقا خەڵک داوای ئەم حەفدە خاڵەیە کرد مقتەدا سەدر داوایەکە وتاری تەنسیقیش سەیریکە لە حەملەی ڕاگەاندنیان ناوەنی هەر داوای ئەوان ناکەن یعنی شتێکی تازە نییە مقتەدا سەدر خۆی داوایەکە خۆی پێجێبەجێ نابێ دوجار تۆ داوات کردووە نەوت و بەنزیل لە کوردستانی وەک بەغای لێ بێ و ئەرزان بێ و ئەڵێ وڵی داواکانمان قبول کرا کامەی قبول کرا دەکوێ جێبەجێ ئەکرێ بۆ ئەم داواکاریانە بە هەموو حکوومەتی عراقی مقتەدا خۆش حاکم بێ جێبەجێ بڵێ وڵای من لەبەرەوەی داواکاریەکانم جێبەجێ کراوە نا منەڵێم هەر پێم باشە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراق وای ئەبینم بچمە ئەو هاوپەیمانێتیەوە پشتیوانی ئەو هاوپەیمانێتی بکەم لەبەر ئەم خاڵانە بۆ داهاتووی کوردستان و عێراقەوە باشترە من ئەوم پێ باشتر بوو نەک پێشتر نەک پێشتر ڕێککەوتنی ژێربەژێر بکرێ و دوجار بڵێ لەبەرەوەی وەرەقەکەی ئێمە ئیمزا کرا کە ئەو ئیمزانە خۆ دەزانی هیچ دەوری نیە و زۆر وەرەقەی تر ئیمزاکراوە هەر خاڵەکان جێبەجێ ناکرێت ڕێکەوتنەکە ئەو شێوازی ئیمزاکردنەوە ڕێکەوتنە بڕواریشی لە ژێرەوە نییە من هەر هیچ بەڕێکەوتی نابین نارخۆی جێ هین نین ئەمە هەندێک خەڵک کۆمنتی لەسەردا و دەیگۆی سلێمە هەڵشۆی عەقدەکانی ئەو تۆزێک زمانەتی زیاتر بوو لە واژە و بەڕاستی من حەزمە کردوانە بێ من بەش بە حاڵی خۆم پێم باش بووە نەوەی نوێژوەکە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز ببێ بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لەگەڵ لایەنەکانی ترا پێکەوە بتوانن نەبنە تەڕەف لە یەگەڵێکێتی و پارتی و لە بەرژەوەندی هیچ لایەکیان ئیش نەکەن و کارێک بکەن کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاست بن و ئەرکی ئۆپۆزیسیۆنی خۆیان بکەن لە پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان لە سەدا هەفتای خەڵکی کوردستان کە نەچۆ بۆ دەنگدان مانای وایە متمانەی بە کەس نیە هێشتا متمانەی بە ئۆپۆزیسیۆنەکەش نییە بیان توانایە متمانە بگێڕەوە بۆم لە سەدا هەفتایە تا ڕۆژێک لە ڕۆژان ببنە زۆرینە و کاریگەریان هەبێ لەسەر گۆڕانکاریەکانی هەرێمی کوردستان نەک لە پێناوی کۆمەڵێک مەنسەب و پارە و شتی لەو بابەتە خۆیان یەکلاکەنەوە بۆ یەکێتیا بۆ پارتی سوپاس دەکەم کاک محمود دەمێ سەرنجی بەڕستشی بزانم لەسەر و حەفدە خاڵی کە هاوپەیمانی لە پێناو خەڵک بە چوونە ژوورەوەشیان بڵێن سەرنجی بەڕێزت چی بوو؟ وەڵام من لەگەڵ زۆر لە بۆچوونەکانی کاک دارا لەسەر ئەو ڕاگەیانەی تەحالوفی من ئەهل الشعب ڕێکم ئەمە هینە یانی ئەمە هەموو حیزبەکان ئەم قساناکەن هەمویان ێڵێن و هینە وەکو کاک داراوتی سەدریەکان زۆر دەمێکە ئەم دروشمانیان هەیە بێجگەلەوە من جۆرێک لە نەشارەزایی ئەوەی ئەمەی نووسیوە تەمان گروپ نووسیوێتی دیارە جۆرێک لە نەشارەزایی لە دەستور هەست پێەکەی مەسەلەن فەقەرەی داوای هینەکە داوای گێڕانەوەی سعری سەرفی دینار لە بەرامبەر دۆلارە بۆ ئەمە لە ڕاستیە ئەمە دەسەڵاتی حکوومەت نییە ئەمە دەسەڵاتی بانکی مرکزیە بانکی مرکزی لە بەشی دەستور لە هەیئاتی مستەقیلە ناوی هاتووە هەیئاتی مستەقیلە حکوومەتی سوڵتەی تەنفیزی ناتوانێت دەستخواتە کاروباریەوە ئەو بڕیارە بەدەست هینە بەدەست بانک خۆیەتی بە مناقەشە لەگەڵ وەزارەتی مالیە لەگەڵ بانکی دەولیش لەگەڵ بانکی دەولیەوە یعنی دەسەڵاتی خۆیەتی ئەو چێ پرسوڕا بەشێ ئەکا یەک لێرە باسی ئەوەکە کە داوا ئەکا سوڵتەی تەنفیزی تەدەخل بکە لە سوڵتەی هەیئەیەکی مستەقیلە کەچی لە فەقەرەی حەڤەیە داوا زمانی استقلالێتی هەیئاتی مستەقیلەکە خۆ لە فەقەرەی دەیە داواکەی سوڵتەی تەنفیزی تەدەخل لە هەیئاتی مستەقیلە بکە کەچی لە حەڤەیە داوای استقلالێتی بۆەکەی ئەمە جۆرێکە لە نەشارەزایی ئەوانی کە سیاغی ئەمەیان کردووە نەشارەزای سیاغەی بەیاناتی سیاسی بوون لە ڕاستیە و نە شارەزای دەستوریش بوو طبعا من ئەزانم شارەزان بەڵام چونکە بۆ هینە ینی بۆ جۆرێکە لە شەعبەویەت گویان پێ نەداوە مهم ئەوەیە بۆ خەڵک مهمە خەڵک باشی ئەزانێ و ئێمەش ئەمە ئەکەین و عوزرێکیشە بۆ بەشداریکردن لە ینی بۆ بەشداریکردن لە هینە هەرچەند من لەگەڵ کاکدارایان لە ڕاستیە من حەزەکەم لە ڕاستیە نەوەی نوێ و هەموو حیزبەکانی کەن ببن بە یەکەوە نەکە بە تاکتاکرد کرد خۆی بە معارزە بزانێ معارزە لە هەرێمی کوردستانیشە
لەسەر ئەساسێکی بەرنامەی نیشتیمانی هەمویان لە دەوری یەک کۆبنەوە لە عێراقیش ئەی نەنشت شیعی معارض هەبێ سنەی معارض هەبێ و کوردی معارض هەبێ تورکمانی معارض هەبێ باشە بەس لەسەر خاڵەکان مەجای جێبەجێکردنیانێت خواگەسەر نا، هیچ- بزانم نا، ئێستا نا. بۆ منم لە یەکەوە پێرابێ یەکێک لەم خاڵانە نییە مامۆستا مەحموود کە ئەمان داوایەکەن ئەمە یەکێتی پارتی زۆر دەبێت کە داوایەکەن إعادة إعمار المناطق المتضررة بسبب سياسة النظام السابق ئەوە سونەکان سنەش داوایەکە یەکێتی پارتی لەکەیەکەوە داوایە یەکێتی پارتی زۆری داوا کردو بە عملیش مام جەلالیش ما بوو داوا بەرگەی چواریشی عینەن مشکلەیە بەرگەی چواریشی ئەوانە دەسەڵاتی بانکی مرکزیە لە ڕاستیە باشە، کە بۆی- هەیەیەکی مستەقیلە بۆی ڕوون بێ لای بینێران ئێستا بەرگە یەکەم دەڵێ ئەوانەی کە خۆپیشاندەریان کوشتووە دادگای بکرێن وایە ئەوە هینە حکوومەتە بۆ ئەوە دروست بوو داوای مقتدا سەدرایکی بۆ حکوومەتەکەی کازمی بۆیە ڕووخا. دوو ئەرکی هەبوو حکوومەتی کازمی یەکەم ئەوانە بدا بە دادگا دووەم هینە جەو ئامادە بکە بۆ هەڵبژارنی هەڵبژارنی پێشوەخت بەڵێ هەڵبژارنی پێشوەختەی کرد ئەمە نەیتوانی طبعا بۆ ئەوانەی کە پێیان ئەوت لایەنی سێم طرف الثالث ئەوانەی کوژەکان کە متهینەکان وەلایەکان متهمن بە کوشتنی حوسن خۆپیشاندەر و برینارکردنی نزیکەی 25,000 کەس وەلایەکان متهمن لەسەر ئاستی بەس کەس شعبی لە عێراق. سزانە دەرا بکوژی خۆپیشاندەرە تاوەکو ئێستا نەخێر کەس نەکرا. ئەی سەبارەت و ئەو بەرەکە- داوایانە باشە. داوای باشن بەڵام ئەمە داوای تایبەتی نییە بڵێ کەس داوای نەکردەوە ئەمە باشە بەس سەبارەت بەکردنەوەی لقی بانگیا خو هاوتاکردنی موچەی پێشمەرگە لە سوپای عێراقەوە دەکرێت هاوتاکردنی موچەی پێشمەرگە لە سوپای عێراق جارێ ئەمە لە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە پارتیە لە سێ هاوپەیمانێکە جارێ ئەمە هیچ نرخێکی قانونی نییە بەچیانی هیچ نرخێک ئەم وەسیقەیە هیچ نرخێکی قانونی نییە و هیچ التیزامێک هیچ التزامێکی قانونی ئەگەر هاوپەیمانی سێقۆڵی بتوانن حکوومەت ئەم خۆناغی سەرۆکی کۆمار تێپەڕێنن و بچن بۆ دروستکردنی حکوومەت ئەمە هیچ التیزامێکی قانونی ناخاتە ئەستۆیان ئەمە وەرەقەیەکی زۆر سادەیە ئەوە نی واژۆ کراوە هیچ سێ چوار کەس واژ وەکو خۆ دەڵێ یەکەم تاریخی لەسەر نییە دووەم دوو لایەنی هاوپەیمانی لە پێناوی گەلە ئیمزای کردووە لەگەڵ دوو لایەنی هاوپەیمانی سێقۆڵی پارتی کە ئەمانای پەیوەندیان بە هەرێمەوە هەیە پارتی لێ بەرپرسیارە پارتی ئیمزای نەکردووە لەبەرەوە هیچ التیزامێکی قانونی دروست ناکە التیزامی قانونی دروست ناکە ئەمە من حەز ناکەم من هاوتاکردنی خەڵک چاواشە بکەن یعنی چونکە بەڕاستی هەر حیزبێک هیچ بۆ چاواشەکردن کا باش نییە و من هیوایی سەرکەوتن بۆ نەوەی نوێ ئەخوازم بتوانن بە تەنیا خۆیانی چار پێ ناکرێ ئەگەر ئەتوانن ئەوان و ئیمتیداد و ئێشاقەی تشرین و زۆرن ینی ئەمانە بەیەکەوە بتوانن هینێک دروستکەن هەتا ئەگەر یەکێتی سەرکۆماری بۆ نەبرا ببێ بە معارەزە لەگەڵ ئیتاری تەنسیقی شیعەکانە هینێکی ینی قانونێکیش بۆ حقوقی معارەزەی پەرلەمانی لە عێراقات دابنرێت چکە ئێمە سەقافەتی پاراستنی حقوقی معارەزەمان نییە لەبەرەوە بێ بە قانون تەنظیمی بکەیت باش دەکەم وڵات دکتۆر دارەدەمی سرنجی بەڕشی بزانێ سەر لەو حەفدە خاڵە پێنجیان تایبەتن بە کوردستانەوەی تر تایبەتن بە ناوڕاستی پێوایەک لە هۆکارانە کە پارتی ئیمزای نەکردووە پارتیە زانێ وەرەقەیە هیچ گرنگی و ئەهەمێتێکی نییە دووش ئەگە پارتی ئەمە ئیمزاکە ینی من پێشتر داوام نەکردووە ئەم داوای کردووە ڕاتبی پێشمەرگەوەکو سوپای عراقی لێبێ پارتیوەکێتی زۆر دەمێک ئەو قسەیەکەن ئەگەر ئێستا ئەمە ئیمزاکەن وانە پێشتر داوامان نەکردووە ئەگەر پارتی ئەمە ئیمزاکە داوای بنزینی زیاتر و نەوتی زیاترەکەن بۆ ماناوە پارتی داوای نەکردووە لایەنەکانی کورد لە ساڵانی ڕابردووە هەموو ئەو داوانیان کردووە لە ئێستا هەرێکەن ینی پارتی بڵێ وەڵی من لەسەر داوای شاسوار شاسوار عەبدوڵاحید بڕیارمدا بنزین کەمکەمەوە لەبەرەوە ئەمە من پێم وایە بەڕاستی بەشێک لە چاوەشەکاری تایە لەگەڵ تاکید لەوە کەمەوە هەر کەسێک دڵسۆزی خەڵکی کوردستان بێ ئەبێ بەڕاستی ئیش لەسەر بکەین ئۆپۆسیۆنێکی تەندروست هەبێ وەلایەنە ئۆپۆسیۆنەکان بەهێز بن و دوور بن لەم مزایداتە من بەس بە حاڵی خۆم من پێم خۆش بۆنەوەی نوێ ببێتە ئۆپۆسیۆنێک ئەم دەسەڵاتێکێتی پارتێژ نێڵێ بەڵام ئەم هەنگاوە حەفدە خاڵە پێنج تایبەتە بە کوردستان بۆچی بەڵام خاڵانە جێبەجێ ناکرێن خەڵکی تریش پێشتر و توێتی قسەیەکە ناکرێت بەشێک لەوانە پەرلەمانی ئەوێ و حکوومەتی ئەوێ و بەشێکی 20 ساڵێکی پارتی خەریکن بجە لە خولی ئێمەوە خەریکین کاکە لە بەغا هەرێم خۆی جێبەجێ ناکە ینی بەغاچی بکە لێرە هەرێم جێبەجێ ناکە کارەبووکردنەوە 8 ساڵ ئەحمەی حاج ڕەشید خۆی لە دارایی لەسەرەوە نا ئیجاعاتی بە محافەزەبوونی لەسەر ئاستی عێراق هەرێم هیچ هەوڵێکی بۆ بەس دکتۆر ئێستا قسە سەرەوەی ئێستا نەوەی نوێ ڕخنەی لێدەگرن کە دەڵێن
بۆ نمونە نیسابی بۆ پارتی تاوا کردو بووی کە لە هەوڵەوەدا بۆ لەگەڵیانەکانی تر بۆی ڕێبەر ئەحمەد بێ سەر و کۆمە بەڵام ڕخنەش لێوە دەگیرێ چونەتە پاڵ ئیتاری تەنسیقی چوارتی هەمانگەن بۆ یعنی ئێوش بای کۆتان باوەڕکە ئێمە یەکەم هیچ ڕێکەوتنێکمان لەگەڵ ئیتاری تەنسیقی نییە و لەگەڵ یەکێتیش نیمانە وەکو ڕێکەوتن و هیچ وەرقەیەکشمان نییە و کەسیشمان چاواشە نەکردۆ بڵێن لەبەر ئەمە چوین ئێمە پێمان وایە ئەم حاڵەتێک ئێستا دروست بووە ئەو ڕێکەوتنەی کە پارتی کردوێتی بێپرسی لایەنەکانی هەرێمی کوردستان کردوێتی پرسی بە کەس نەکردووە هاوپەیمانەتێکی کردو بە ناوی خەڵکی کوردستانەوە لەبەرەوە خۆی بەرپرسە لە ئەنجامەکانی دوجاریش ئێمە پێمان وایە پۆستی سەرۆک کۆمار استحقاقی پارتی نییە وە یەکێتیش نییە با یەکێتیە استحقاق یەکێتیە و پێشمان وایە بەشێکی زۆر لە خەڵقی پارتیش کاڵم بەشێکی زۆرانی بەرپرسانی پارتی ئەزانن کە ئەم پۆستە مافی یەکێتیە و زۆر ئاساییە بۆ یەکێتیش بێ بەس پێم وایە بوونی دکتۆر بەرهەم حاڵەتێکی دەرونی دروست کردووە بۆ پارتی حەزەکەن ئەو نەبێ ئەجینا پارتی زۆر بەڕاشکاوی لە هەر کەسێک کە یەکێتی کاندیدیەکە قبولیان هەر ئێستا کە دکتۆر لەتیف ڕەشید کاندیدە پارتی قبوڵێتی ئەو بێ خۆشحاڵی شەو یەکەم ڕۆژیش پیرۆزبایی لێکە و دەنگیشی پێدا بەڵام ناکرێ کێشەی نەتەوەیەک دایان و سەدان هەزار قوربانی داوە ئێستا ببێ بە قوربانی پۆستێک یان حاڵەتی دەرونی بەرپرسیەک یان نازانم بەس پارتی ئێستا دەڵێن ئەوان بۆ نمونە زۆرینەن لە پەرلەمانی عێراق سیبیەک کورسیان هەیە ئەوانە وێ داوای و پۆستە دەکەن زانی چۆنە یەکەم وەکوتمان ئێمە لە کوردستانە بە تەوافقات ژیاوین لە عێراقیش ئەگەر تەوافقات نەبێ کورتێکی بەرناکرێ خۆ بە پێی دەستور دەتوانن سەر و کۆمار کورد نەبێ بە زۆرینەی دەنگ عەرەب هەڵیەبژێرێ و کەسێک لە خۆیان شیعە سوننە دانێن لە کوردستانی شەهر بە هەم تەوافقاتە هاتووە پۆستەکانی کوردستان بەشێکی زۆری لای پارتی دموکراتی کوردستانە باش بەس ئەو یەکێتی جوای نەکرد پارتی ئەوای لێ بەهێز بێت ئەم سازشانە یەکێتی بەکێتی من پێم وایە بەڵام من وەکیلی یەکێتی پارتی نیم بەڵام یەکێتیش ئەگەر بۆی بکرێ هیچ دەسەڵات و پۆستێک نادا بە کەس و دەرەنجام یەکێتی شەوای کردو پارتی ئێستا ئاوا بێ و تاگراوانە دەسەڵاتی هەبێ و یەکێتی شەوای کردو پارتی بەردەوام بێ و گەورەترین کێشەی خەڵکی کوردستانی کە گۆڕانکاری ناکرێت ئەم تەحالف و هاوپەیمانەتی یەکێتی و پارتیە لە پێناوی دەستکەوت و پارە و پۆستە لە پێناوی خزمەتی کوردستانیە خۆزگە پارتی و یەکێتی یەکێکیان حاکم بووە هەر لە دوای ڕاپەڕینەکەەوە کە کێشە لەسەر 50 دروست بوو کاک نەوشیروانی ڕەحمەتی ڕایوا بوو با یەکێتی بێتەوە پۆسیۆن ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو کاکە با پارتی حاکم بێ و یەکێتیش بێتە بەرەی خەڵکە و ئەو کاتە ئۆپۆسیۆنێکی بەهێزت دەبوو دەرفەتیەوەش نەدەما یا یەکێتی حاکم بایە و پارتی ئۆپۆسیۆن بووە بەس بەم ڕێکەوتنی یەکێتی و پارتی وای کردووە ئێستا کەس نازانێت دزەکە کێیە و کامیان چۆنەی بە پارەکە لای کێ بەڕاستی یەکێتی نایدایە پارتی نایدایە هەردووکیان بەیەکڕێکوتوانی هەردووکیان نابزەکیانێ من بۆ چون هەردووکیان شەریکن و هەرێکان بە ڕێژەی خۆی پارەی بردووە و ڕێکەوتن و اتفاقیەتەکەشیان بۆ بەشکردنی پارە و پۆست بۆ شتێکی دەکەم کاک محمود زۆر بە کورتی سەبارەت پێشتر حکوومەتی تەوافقی لە نێوان دزە گەورەکان پێکاتووە بە حکوومەتە زۆرینەکەش هەر دزەکانی ڕابردوونین بە قسەی جەنابەت بێ ینی پێکی دێن کە پێی ینی پێت خۆش بوو کە پێی بێت بەرەوەڵات تەمان من وتوشمەوە ئەو لە گروپی حیواراتی ئەوانەی کەوتم گروپ عەرەبیەکان بە تایبەتی من لەوێ حیوار زۆرەکەم لەگەڵ لەناو گروپ عەرەبیەکانە من وتومە لەگەڵ نەزانم ئەم سێ حیزبە گەندەڵن ینی پارتی متهەمە لە کوردستانە کە گەندەڵی یەکەمە گەندەڵی دووەم یەکێتیە گەندەڵی یەکەم پارتیە لەگەڵ ئەوەشام من پێم باشە پارتی وەسەدر تیاری سەدری لە هەموو حکوومەتەکانە بەشدار بوون و لە هەموو حکوومەتەکانە وەزیریان هەبوو هەموو وەزیرەکانیشی گەندەڵ بوون یەک وەزیری ساغی نییە هەروەها سونەکان هەموویان گەندەڵن بەڵام تۆ ئەخۆ ناچی لە ئاسمانەوە حیزب بێنی هەرە بێ لەمە لە احترامی نەتیجەی انتخابات بگری ئەم سیانە با بچنە حکوومەت دروستکەن کە ئەوان حکوومەتیان دروست کرد باقیەکەی نیوەی گەندەڵی ئەوەی کە ئەبێ بە معارەزە ئەو توانای دزی نامێنێت چکە لە ناو سوڵتەی تەنفیزیان نامێنێ کەمێک گەندەڵی کەمە بێتەوە بە چاودێریکردنی ئەوانیش کەمێکی سپاس بۆ دوولاتان سپاس بۆ دوولاتان ئەزۆ سپاس بۆ ئەمە دەبوونتە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ